عوامێکی موحید هزار زانای ئەوان دەمکوتەکە، یعنی کەسێک لە ئەهلی تەوحید کە عالمیش نییە، ناڵێن جاهلە بە تەوحید، کە جاهل بە تەوحید مسلمان نییە. جاهل بە تەوحید تاریکی تەوحیدە، تاریکی تەوحیدیش مسلمان نییە. باشە، عالمە بە تەوحید بەڵام عالم نییە بە شەریعە، ئەتوانێت دەیان عالمی لەوان بە شەریعە خاتە کوونەوە و دەمکوتیان بکە و زاڵ بێ بەسەریانە. ئەم عیبارەتە هەندێک لە عولەما با بڵێن ئیستیشکالیان هەیە تایە، بەڵام ڕوونە بێتەوە بە چەند قاعیدەیە. قاعیدەی یەکەم، عامیەکی موحید، کەسێک کە توانیوێتی تەوحیدەکەی خۆی دابمەزرێنێ، باشە، ئەزانێ هەرچی شوبهەیەکی بۆ بهێنن کێ بۆ یهێنێ؟ فی قلوبهم زەیغ، ئەهلی زەیغ بۆ یهێنێ. ئەهلی زەیغی ئەوەیە بکەی بە ئیمام و دوایکەوی؟ هیوە نییە، تاو بڕایەوە، من ئەهلی زەیغ هیچی لێ وەرناگرم. ئیتر 2000 شوبهە فڕێ تو هاوڕی بۆیتەوە، ئەگەر ڕاز بکەی لەگەڵ خۆ، باشە، 2000 شوبهە فڕێدا ئاوڕی بۆ نادەیتەوە. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم، عەقیدەی خۆی لەسەر محکەم دامەزرانەوە، تاوە ئاەتەکانی تەوحید هەمووی محکەم، عەقیدەی خۆی لەسەر ئەو ئاەتانە دامەزرانەوە. هەر متەشابیهێکی بۆ بێن چی لێکە؟ ئەیگەڕێتەوە بۆ لای محکەمەکە. هەر شوبهەیەکی بۆ بێن ئەیگەڕێتەوە بۆ لای محکەمەکە. ئەمە قاعیدەی دووەم. قاعیدەی سێم، هیچ شوبهەیەک نییە خۆی ڕاگرێ، ئەزانێ هەموو شوبهە و گومانە جوابیە. باشە، ئەزانێ هەموو شوبهە و گومانێک جوابی خۆی هەیە، بێجواب نییە. بۆ ئێمە هەموو جارێڵین خەڵکی لە بەرامبەر شوبهەیە ئەبن بە سێ بەشەوە، ئەبن بە سێ بەشەوە. بەشێکیان سەفیه و ئەحمەقن، یەکسەر تەسلیمی بن و باوەڕی پێیان، ئەوە ئەڕوا. بەشێکیان سەفیه و ئەحمەق و نەزانە، ئەوە یەکسەر تەسلیمی بێ ئەڕوا. بەشێکیان نەزانە بەڵام سەفیه و ئەحمەق نییە، ئەمە ناتوانێت جوابی باتەوە، بەڵام مەزانێت لەسەر حەقە، دەست لە حەقی خۆی بەرنایە بۆ شوبهە، کە ئەوە عامێکی موحیدە. بەشێکیشیان عالیمە، باشە، وە لە هەمان کاتیشە عاقڵ، ئەوە ئەتوانێت جوابی شوبهەکەش باتەوە، هەڵیشی وەشێنێتەوە. ستۆ لە کامیانی سێری خۆ بکە، ئەوەی لەگەڵ شوبهەکانە ڕوا سەفیه و ئەحمەقەکەیە، ئەوەی بە شوبهەکان تێ ناکەوێ ئەزانە جوابی هەیە، عاقڵەکەیە، با نەشتوانێت جوابی باتەوە، بەس ئەزانێت جوابی هەیە. ئەوەی ئەتوانێت هەڵی وەشێنێتەوە جوابیشی باتەوە عاقڵەکەی و عالمەکەی. واضحە؟ بۆیە عامی لە موحیدین لە بینی ئەو دوانەیە، علمی پێ نییە جوابی باتەوە، بەڵام ئەحمەقیش نییە دوایکەوێ، ئەزانێت جوابی هەیە و لەسەر عەقیدەکەی خۆی بەردەوامە. بۆیە هەزار موشریک لێی کۆ بێتەوە ناتوانێت هەڵی خەڵەتێنێ. قاعیدەی دووەم و قاعیدەی چوارەم، ئەتوانێ بە یەکشت هەرچی شوبهەیە هەڵی وەشێنێتەوە، بۆ شایەتوانی کە هێناوێتی. أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله. قرآن أمري بشرك تياني همي بوشي هاتو بو إثباتي لا إله إلا الله، بو إثباتي محمد رسول الله. قرآن وسنة أمري ببدعتها تياني طاو كواتا هر جورة شركيكم بوي ناتوين لم كي بدين، هر جورة بدعيك بوي ناتوين لم كي بدين. شكرا لا إله إلا الله محمد رسول الله. أبو بو كلمة بجواني لا إله إلا الله محمد رسول الله تيجا تبيه کەس ناتوانێت گوبڕایکە بە هەرچی شوبهەیە. کاکە هەر شوبهەیەکە بۆ هێنێ بۆ پەرستنی خەبرێ، بۆ پەرستنی تاغوتێ، بۆ قورئان دژی وانەیە، تەقریری شیرکە بۆ ناکە، دژی شیرکە، دژی بیدعەیە، سنەت هەمووی دژی بیدعەیە، تەقریری بیدعەت بۆ ناکە. تا هەر زۆر ئاسانە. بۆ عامی لە موحید ئەم قاعیدانەی لایە، زانێ ئەم شتانە هەر لە دینەکەیە لە سەرەتاکەی ئەوانی تایە. قاعیدەی دواو پێنجەمە، بریتە لە گێڕانەوەی هەموو دەقێ بۆ تەطبیقی سێجیرەکە، کە هەر زۆر ئاسان.
پێتەڵێ ئەم قەبرە بەرسەوە بەڵگەی و قورئانە، پێتەڵێ ئەم تاقوتە بکە بۆ وەلی ئەمر بە بەڵگەی و قورئانە، پێتەڵێ مناو صیفاتی ئەڵڵا ئینکاری بکە بە بەڵگەی ئەم حەدیثە و قسەی عالمە و ئەوە. یەکسەر ئەڵەم بزانم سێجیلەکەەوە تەطبیقیان کردو، پێڵێ بەڵام تەطبیقی سێجیلەکەم بۆ بێنە بۆ شێوەی کە تۆیڵی کە پێی نەبوو تاو ئەزام درۆک ئەزام ڕاز ناگەزان شەبهەیە و گومان دوورە کۆمەڵی تاو بە ئاسانی کەشفی شوبهەت پێ ئەکرێت. بە هەمان شێوە لەبەرەوەی خاڵی شەشەم ئینسانی موحید فیتڕەتی تێک نەچووە، بەڵام ئینسانی زائغ فیتڕەتی تێک چووە. بۆیە بە فیتڕەتەکەی ئەتوانێ هەموو فیتڕەت تێکچوویەک بناسێتەوە هیچ شتێکی لێ وەرنەگرێت، هەر بە فیتڕەتەکەی خۆی ئەتوانێ هەر کەسێک کە فیتڕەتی تێکچووە بیناسێتەوە هیچ شوبهەیەکی لێ وەرنەگرێت. ئەمە 6 قاعیدە بوو لەبارەی ئەوەی کە هەموو موحیدێکی عامی ئەتوانێ وەڵامی ئەهلی بەتاڵ باتەوە چەندە زۆر بن بە هەزارانیش بن.